سڵاتان لێ بێ کاتتان باش بینەران لە گفتوگۆیەکی تایبەت پێتان دەگەینەوە کە تێیدا لەم گفتوگۆیە لەبارەی پەیوەندیەکانی نێوان حزبی شووعی کوردستان و حزبی شووعی چین گفتوگۆ دەکەین کە لە چوارچێوەی چەندین سەردان و پەیوەندی لە ئاستی جیاوە دوایین سەردانی حزبی شووعی کوردستان بە یاوەری وەفدێکی بەشێک لە حزب شووعیەکانی ناوچەکە بە وڵاتی سیم بوو کە لە کۆتایی مانگی ڕابردوو بۆ نزیکەی سەرەتای ئەم مانگای خایەن نزیکەی 15 ڕۆژ کە تێیدا لە ئاستی بواری پەیوەندیەکانی سیاسی و هەروە قسەکردن لەبارەی ئەزموونی سین و چۆنیەتی سوودوەرگرتن لە تەجروبەی پارتە کۆمونیستەکانی ناوچەکە چڕ ببەوە. دکتۆر کاوە مەحموود جێگەری سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی شووعی کوردستان بەشدار بوو لەو سەردانە وەکو نوێنەرایەتی حزبی شووعی کوردستان. دکتۆر سڵاو دەبێ و ئەم کاتت باش بەخێرش بێتەوە. لەوە دەست پێ بکەم ئەگەر یعنی باسێک لە سەردانەکە بکەی سەردانەکە لەسەر بانگێشتی چێبوو و ئەو لایەنانەی کە بەشدار بوون لە سەردانەکە. سەردانەکە لەسەر بانگێشتی فەرمانگەی پەیوەندیەکانی ڕۆژاوای ئاسیا و باکووری ئەفریقیایی سەر بە کۆمیتەی پەیوەندیەکانی کۆمیتەی ناوەندی پارتی کۆمۆنیستی چین بوو و ئەم سەردانە لە کاتێکدا دێ کە سەردانێکی گەورە کرا لەلایەن ئەمینداری گشتی حزبی شووعی چین و کە سەرۆکی چینە بۆ ناوچەکە و بەتایبەتی ئەو سەردانێکە کردی بۆ سعودیە پاشتر کردی بۆ چین و هاوکات لەگەڵ ئەوەشە بریارێکیان وەرگرتووە و بریارەکە خودی بریاری ئەمینداری گشتیانە کە لەم ماوەیەدا نزیکەی 1500 کەس بە شێوازی وەفد بانگێشت بکەن بۆ چین و ئەو پەیوەندیانەی کە هەیەە کە گفتوگۆکان بۆ باسییان کرد کە ئەوان پەیوەندیان لەگەڵ زیاتر لە 600 حزب هەیە لە جیهاندا کە پەرە بەو پەیوەندیانە بدەن و ئەم وەفدە یەکەم جارە وەفدێک بێ کە بێت بریتی بێ لە پارتە کۆمونیستەکان و پارتە چەپەکانیش هەر کۆمونیستەکان نەبێ چەپەکانیش بێ لە ناوچەی ڕۆژاوای ئاسیا و ناوچەی باکووری ئەفریقیا بەتابەتی و ناوچایەگرێتەوە کە ئەغڵبی وڵاتە عەرەبیەکان ئەگرێتەوە زایدەن کوردستانیش کە ئێمەش ناو وەفدەکە بووین. وەفدەکە بریتی بوو لە 20 کەس و نوێنەری زیاتر نزیکەی 9 وڵات 10 وڵاتیە کرد. ئەو وڵاتانی کە بەشدار بوون سووریا، لوبنان، عێراق، کوردستان، فەڵەستین، مصر، تونس، مەغرب، مۆراکۆ یعنی و لەگەڵ هێن مۆریتانیا. مەبەست لە وڵات با بڵێن نوێنەری حزب شووعیەکانی وڵاتانەیە هەر نوێنەری حزب شووعیەکان نەبوو لە هەندێک وڵات بۆ نمونە لە لوبنان نوێنەری حزبی شووعی هاتوبوو کە خاتومانی دبسە کە بڵێن جێگری ئەمینداری گشتیانە و منەسیقەی بڵێن ڕێخەری گروپی چەپی عەرەبەکانە و حزبی تەقەدومی اشتراکی حزبی وەلی جومڵات ئەوش ئەمینداری گشتەکان هاتبوو و لە مصر بڵێن سێ کەس هاتبوو یەکیان ئەمینداری گشتی حزبی شووعی مصری و یەکێک لە سەرکردایەتی پارتی تەجەموعی مصری و یەکێک لە ڕەوتی شەعبی ڕەوتی گەلی مصری کە حزبەکەی حەمدی سەباحیە و هەروەها لە تونسیش جگە لە حزبی کرێکاران حزبی حەرەکەی شەعبی هاتبوو لە مەغرب جگە لە بڵێن حزبی شووعی مەغریبی کە ناوی حزبی تەقەدوم پێشکەوتن و سۆشیالیستی مەغریبەکە هاتبوو دوو کەسیان هاتبوو هەرچیان ئەندامی مەکتەبی سیاسی بوون بەڵام لە هەمان کاتە حزبی هێزی شعبیەکان هەیە لەوێ قواتی شعبی هەیە کە حزبێکی چەپە لەوێ ئەوانش هاتبوون ئێستا ئەوان لە دەرەوەی دەسەڵاتن واتە هەر تەنها پارتە کۆمونیستەکان نەبوو بەڵکو هەندێک لە حزبە چەپەکانیش بوو باریان کردبوون و ژمارەی ئەندامانی وەفدەکە 20 کەس بوو 3 کەس لە وەفدەکە ژن بوو
دوانیان خەڵکی بەغریب بوو ئەوانەی ژنەکان یەشان خەڵکی لوبنان بوو بڵێن لە حزبی شوعی لوبنانی بوو لە عێراقەوە هاتوو لە کوردستان لە عێراقێک کەس هاتوو لە کوردستانیش هەرێک کەس هاتوو ئەوانەی کە هاتوون لە حیزبە کۆمۆنیستەکان یان ئەمینداری گشتی بوون یان ئەندامی مەکتەبی سیاسی بوون لەو حاڵەتە بوون. بەڵا ئەگەر باسێک بکەین لەبارەی ئەجندای با بڵێن سەردانەکە ئەو شوێنانەی کە ئێوە سەردان تا کرد و گفتوگۆتان کرد. بەڵێ سەردانەکە 22 مانگ ئەو بەفدە گەیشتە بێجین بەکین وەفدەکە 12 کەس لە دووبەیەوە ڕۆشت بوو ئەوانەی وڵاتە عەرەبیەکان ئەوەی کە کوردستانە منە لە تورکیاوە پتاقان کردو بوو کە گەیشتین لەوێ وەفدەکە لە 23 مانگەوە دەستی کرد بە گفتوگۆکردن و ئەجندەیەکی تێروتەسەریاندانا و ئەو ئەجندەیە پێم وایە هەر هەمووی تەواوکەری ئەوەی ترە کە تێگەی لە ئەجندەکە بۆ نمونە لە ڕۆژ یەکەم ئێمە چاپێکەوتمان کرد لەگەڵ بەرەوبەری گشتی فەرمانگەی ئاسیا ڕۆژاوای ئاسیا و باکووری ئەفریقیا لە کۆمیتەی ناوەندی لە پەیوەندیەکان و دوای ئەوە پەیوەندیمان کرد نەک لەگەڵ مدیر عام ئێوارەکەی دانیشتنێک بوو لەگەڵ جێگیری سەرۆکی ئینەکە کە ڕوتبەکەی دەرەجەی جێگیری وەزیرە دوای ئێمەیان بردە بۆ شورای چین کە لە بەکینە لە بەکینەوە و ئەو شورایەکی گەورەیەکی کە لە شتە بەراوردەکانی جیهان کە 50,000 کیلۆمەترە بۆ خۆشیشتە و شورایە ئەوەی کە توانی سەرکەوێتە شوێنێکی بەرز تەنها لەو 20 کەسە تەنها سێ کەس بوو یەکیان من بووم یەکیان برادرێکی حزبی شعبی فەڵەستینی و یەکیان ئەو برادری حزبی شوعی عێراق بوو ئێمە بەس ئەو سێ کەسە توانیان سەرکەوین توانای سەرکەوتنیان نەبوو. جگە لەوە ڕۆژی دووەم دانیشتێکمان کرد لەگەڵ پسپۆر بوو لە کۆمیتەی ناوەندی بۆ توێژینەوە سەبارەت بە مێژووی حیزب بوو و مادەیەکی پێشکرد کە سەبارەت بە چۆنەتی چەسپاندن و بەهێزکردنی توانستی لەناو حیزبی کۆمۆنیستدا و ئەو پسپۆرە مامۆستایە چێکە لەو مامۆستایانەی کە وانە ئەڵێتەوە بە مەکتەبی سیاسی پارتی کۆمۆنیستی چین یعنی کە پێشکەشیان کرد بدەن ئەمە مامۆستای مەکتەبی سیاسیە ینی کە بابەتەکەی پێشکەش کرد لەبارەی چیەوە ینی بابەتەکە سەبارەت بە بینایی قودراتی حیزب بوو چۆنەتی بنیادانی توانستی لەناو حیزبدا دوای ئەوە لە هەمان ڕۆژە واتە 24 شوبات چاپێکەوتمان کرد لەگەڵ نووسنگەی ئاڵوگۆڕکردن تەرجومەکردن و نووسین و تەرجومە وەرجێڕان بۆ زبانەکانی تر طبعا بۆ زبانی کوردی نیانە بەڵام بۆ زبانی عەرەبی هەیەە بۆ زبانەکانی ترش هەیەە لەو نووسنگەیە باسی ئیشوکارەکانیان کرد دوای ئەوە لەو شتانێک کە ئێمە باسمان کردتان ئێمە توانای ئەومان هەیە کە یارمەتیدانینە بۆ زبانی کوردی وەکو حیزبمان و ئاڵگۆڕی هینمان کرد ئیمێل ڕشتیمان کرد کە پەیوەندیمان هەبێ کە توانای ئەومان هەبێت کە هەندێک بابەتەیە کە ئەوان دەریەکەن ئەگەر بە ئینگلیزی بێ یان بە عەرەبی بێ ئەمە چینی نازانین بەڵام ئەگەر بە ئینگلیزی و بە عەرەبی بێ توانای ئەومان هەیە کە تەرجومەکەین بۆ کوردی و بەشێک بێت ئاڵوگۆڕکردنی بینی ئێمە و ئەوان دوای ئەوە سەردانی مۆزەخانەیەکمان کرد کە پێڵەن مۆزەخانەی بڵاوبوونەوەی مارکسیەت دەچین بۆ کە حزبی شوعی چینی لە ساڵی 1920 دامەزراوە لە یەکی حوزەیرانی 1920 ئەگەر باڵیان چووم لەعین لە 1920 دامەزراوە ئەو ئەکیدا ژمارەی ئەندامانی حزب کە دامەزراوە کاتە 50 ئەندامی هەبووە و یەکەم کۆنگرە 12 کەس ئامادە بۆ لە یەکەمین کۆنگرەی حزبی شوعی چین ئێستا ژمارەی ئەندامانی حزبی شوعی چین زیاترە لە 87 ملیۆن ئەندام لەو 87 ملیۆن ئەندامە 24 ملیۆنی ئافرەتە باخێکەی تری پیاوە و ئاستی کەفاەتی ئەندامانی حزبی شوعی بەتابەتی ئەوانەی کە لە کادری حزبین کە کادری حزبی تەواون ئاسیان لە ماجستێر کەمتر نییە ئەوانەی کادری حزبین و حزبێکن کە خاوەن دیسیپلینێکی زۆر توندن ئەو حیزبە لە ئیشوکاری حزبیانە بەتابەتی لە پەیوەندیان لەگەڵ جەماوەرە کە ئەبێ
نمونە بن لەگەڵ جەماوەرە لەو بەتحەفە ئەمە یەکەم جار بوو بڵین شتێکیان پێشکەش بە من کرد جگە بێ لە وەفدەکە پێشوازیان کرد لە وەفدەکە بەڵام جیا لە وەفدەکە کاسێتێک و کتێبێکیان پێشکەشی من کرد و وتیان ئەمە یەکەم جارە ئێمە ئەم کاسێت و کتێبانە بەنەجێڕاوە بۆ زمانێکی تر هەر بە چینیە بەڵام پێشکەشی تۆیەکەین بۆ خۆتە جارێ بڵاومان نەکردێتەوە بۆ بڵاوکردنەوەش نییە و ئەگە بەتەمای بڵاویشیکەنەوە ئەبێ لە پێشەوە لەگەڵ قۆنسڵخانەی چین قسە بکەین چێ جارێ بڵاومان نەکردێتەوە بە دیاری گرنگترین ئەو باسانەی کە لەلایەن حزبی شوعی چینەوە دەکرا چی بوو بە دیاریکراوی بڵێ پێشەوەی بڵێ گرنگترین ئەو باسانەی کاکرا بێم وایە یعنی ئەجندەکان ئەمە نەبوو ئەجندەکان بۆ نمونە ئێمە سەردانی ئەکادیمی نیشتیمانیمان کرد بۆ ئیدارەکردن لەوێ باسی بۆی بەڕێوەبردننووی اقتصاد و باسی دوو بابەتیان پێش کرد سەبارەت بە کاروانی چاکسازی و ئینفتاحکردن کرانەوە لە چین دوای ئەوە نەدوەیەک کران نەدوەیەک ئاسۆی نەدوەکە سەبارەت بە ئاسۆی سوشالیزم بوو لە ناوچەی ئەم ناوچەی ئێمە و گرفتەکانیان چییە وەزع چۆنە دوای ئەوە ئێمەیان برد بۆ عەرزێکی مەسرەحی جگەلەوە سەردانی قاعی تسکاری سەرۆکمامان کرد و چاپەکەوتمان کرد لەگەڵ نووسینگەی بحوث توێژینەوە کە پێم وایە شتێکی گرنگ بوو ئەو بابەتانی جگەلەوەی ئێمە ینی ئێمەیان سەفەرمان کرد بۆ ناوچەیە کە پێ ناوچەی هونان لە ناوچەی هونان کە لەو ناوچەیە کە سەرۆکمان لێ لەدایک بووە سەردانی مەتحەفمان کرد سەردانی قوتابخانەی حیزبیمان کرد لەوێ و سەردانی دورگەیەکمان کرد کە پێڵەن دورگەیەکی دورگەی پورتوقال کە وەکو بڵێن پارچی شانەدەر وایە نەک پیشانەدەر پارچی سامی عەبدوڕەحمان وایە لە ئێمە زۆر گەورەیە لەوەش گەورەترە دورگەیە کە چ دەوروبەری هەمووی ئاوە سەردانی شەریکەی کۆمپانیاکمان کرد کۆمپانیێکی تایبەت کارتی تایبەت کە ناوی سانیە و سەردانی گوندێکمان کرد کە چۆن گوند بەڕێوە بن سەردانی دوایەوە سەفەرمان کرد بۆ شەنگەهای لە شاری شەنگەهای چوینە مرکزی معرەز و معارضی ئەو شوێنە و ئەو بورجەی کە لەوێ هەیە چوین بۆ گەڕەکێک بۆ چۆن ئەو گەڕەکە ئیدارا کرد هەتا لە بواری سنتەری ڕۆشنبیری و کەلتوری ئەم گەشتانە هەمووی مەبەست بۆ سەمپڵێک وەگرن لە دۆخی بڵێ خۆی مەبەستی تێکرا ئەم گەشتانە بۆ بۆ چوونێکی تەواوە هەمێ نەک لەسەر یەکشت کە لە منیان پرسی ئایا کام شتدا زۆر گرنگ بوو پێم باسی ئەوم کرد چاپەکەوتنێکیان کرد لەگەڵ لەو وەفدەیە چاپەکەوتنێکی تەلەڤیزیۆنیان کرد لە کۆتایی هینەکە سەردانەکە پێ کەسیان هەڵبژات یەکەم کەس پێکەوتنیان لەگەڵ من کرد لەگەڵ ئەوانێتە چاپێکەوتیان کرد تقریباً یەکی دەدەخە چاپێکەوتنەکە لەگەڵ زیادی خیان گەیشتە نیو سەعات چاپێکەوتنەکە بۆ CCTV وتیان ئێمە لە یادی 95 ساڵەی داوەزراندنی حزب لە مانگی هینە لە ناوەڕاستی مانگی 6 و 7 لەو کاتەیە بڵاوی دەکەینەوە کە لەیان پرسیم کام شتت لا زۆر گرنگ بووم پێم وایە لەم سەفەرە هەمووی گرنگە چونکە هەرێکێک شتێکە هەرینە لەوان تەمان بێگومانشی ترش هەیە بەس ئەوەی کە باس کرا ئەم شتانە بوو اینجا لەم شتانە دێنە سەر ئەو بابەتەی کە دەناوت باسەکەی پرسیارەکەی جەنابەت ئەو بابەتە گرنگانە چی بوو کە باسییان کرد من پێم وایە ئەوان باسییان کرد کە حزبی شوعی چینی گرنگێکی زۆرەدا بە ناوچەکە بم ناوچەیە و ئێوێ سوودە پەیوەندەکانی لەگەڵ حیزبەکانی دەڕوبەر تند و تۆڵکە و لەگەڵ حیزبە چەپەکانیش تند و تۆڵکە لەگەڵ وڵاتانیشە سیاسەتێکی تازیان هەیە لە بواری دەرەکی سیاسەتێکی دەرەکی تازیان هەیە و ئەوێ توێژینەوە کە سەبارەت بۆ بۆچوونەکانی هەموو حیزبەکان لە بواری تیۆریە لە بواری تەوەجوهاتوی گشتیە و بەتایبەتی باسی ئەم مەنتیقەیەکە کە لەم مەنتیقەیەشە پشتگیریەکە لە مەسەلەی گەشەپێدان لەم ناوچەیە و ئەوێ پەیوەندیەکان لە ڕێگای کەناڵە حیزبەکان لەگەڵ ئەم حیزبانە بەهێزکە ئەمە یەک و ئەم بەهێزکردنە عقلێتی جاران نییە کە جاران حیزبە کۆمۆنیستەکان کە پەیوەندیان هەبوو لەگەڵ حیزبی شوعی سۆڤێتی و بە شێوازێک کە ئەوان مرکز بن
و لایەنەکانی تر هەمووی تەڕەبێ گوێ لە مەرکەزەکە بگرێ وەکو عەقڵەتێکی باوکسالانی ناو پارتە کۆمۆنیستەکانی جارانە نه بە شێوازێک بوتە کافەیەک هەر وڵاتێک ئەزمموی خۆی هەیە بەڵام پشتی مشتەرەشی هێناوە هەموو وڵاتێک بە جیاوازەکانیشەوە و لەوەدا باسی ئەویان کرد کە ئێمە یەکەم جارە وەدێکی ئاوا چەپ لەم وڵاتانە ئێمە هینەکەین استقبالەکەین گرنگترین باسی وەزعی ئابووریان کرد لە وەزعی ئابووریە باسی ئەویان کرد کە لە ساڵی 1997ەوە ڕێژەی گەشە پێدان گەیشتۆتە سەدە لە دوا کۆبوونەوە لە دوا هەواڵ کە بیستمان باسی لە یەکی ئازار بڵاویان کردەوە سەبارەت بە ڕێژەی گەشە پێدانی ساڵی 2015 و باسی ئەویان کرد کە دەختی هەر فەردێک طبعا لە 7,500 دلار بۆتە 7,700 دلار و ئێستا ناتیجی عنی بەرهەمی محلی بە تاوەتی ناوچین 10 تریلیۆن دلارە 10 تریلیۆن دلار طبعا ئەمە شتێکی کەم نییە چونکە دووەم گەورەترین ئابووریە دوای ئەمریکا و ئابووری چین ئابووری رووسیا و ئابووری ئەڵمانیا و فەڕەنسا و یابان و ئەوانەی تێپەڕاندووە لەو بارەیەوە لە کاتێکە ژمارەی چین بۆ نمونەش طبعا ملیارێک و 170 ملیۆنە لەم ملیار و 170 ملیۆنە دانیان بۆ داناوە کە 7 ملیۆن کەسیان هەیە لە ژێرخەتی هەژاریەوە و بەشێک لە ئەرکەکانیان وەکو ئەرکی دەوڵەت و ئەرکی حیزب کە لە ساڵی 2020 کە چارەسەری بگەنە کۆمەڵگای بەختەوەر لە بواری خۆشگوزەرانیە بەمەو مانایە کە کەس نەمێنێت ژێر هێڵی هەژاریە و لە ماوەی ڕابردوودا ئەو سیاسەت کە ئەوان پیادیان کردووە بۆتە هۆی ئەوەی 200 کەس تەجاوزی خەتی هەژاری بکە بەڵام 7 ملیۆن 200 ملیۆن تەجاوز بکە بەڵام تا ئێستا 7 ملیۆن هەرماوە لە گفتوگۆکانە ئەوان باسی سەرکەوتنەکانیان نەکرد تەنها بڵێ ئێمە سەرکەوتمان بەدەستێناوە باسی ئەو حاڵەتەیان کرد کە چه ئاستەنگێک هەیە لە بەردەمیانە چ کەم و کوڕێکیان هەیە یەکێ لەو ئاستەنگانێک کە لە بەردەمیانە باسی ئەوان کە گەشە پێدانی نێوان گوند و لە نێوان هینە بڵێن شارە لە یەک ئاستانیە و ئەوەی کە پێڵێن تەنمیەی مستەدام کە حتا تەنانەت ئێمەش لە بەڵگەنامەی حیزبمانە لە کۆنگرەیە ئیشارەتمان پێ کردووە ئەم تەنمیە مستەدامە ئەم گەشە پێدانی بەردەوامە کە بە شێوەیەکی منەسەخ بێت لە هەموو لایەنەکانە تەوازنی تیان نییە کەم و کوڕیان هەیە لەو باوەڕەوە و باسی ئەوان کەوتیان ئێمە توانیمان ئەو لایەنانەی ئاسانە چاکیکەینەوە بەڵام هەندێک لایەنمە ئەو قورسە ئەبێ چاکیکەینەوە ئەبێ ئیسلاحی تا بکەیت چاکسازی تا بکەین یعنی ئەو سەرکەوتانی کە بەدەستمان هێناوە چاکسازیە لەو شوێنانەی کە ئاسان بووە بەڵام تا ئێستا شوێنی قورسماوە بۆی چاکسازی ئینکەین باس لەو کرد سەردانی گوندەکانتان کردووە دیەکانتان کردو بە هەمان شێوە سەردانی شارەکانیشتان کردووە ئەزمموی بەڕێوە بردوێن با بڵێن لە ڕووی ئیداری و هەیکەلیەتی با بڵێن ئیداریەوە چیتان بینی لەبارەی هەرەوزی و یعنی ئەو نوزەزە سۆسیالیستی کە چین مەبەستیتی بەڵێ ئەوان باسی سۆسیالیستیەکەن کە تایبەتمەندی چینی پێوەیە و لەوەدا سەرکەوتنیان بەدەستێناوە لە مەجالیان داوە بەوەی کە کەرتی تایبەت ڕۆڵی خۆی ببینیە و جۆرێک لە بۆ بەرهێنان هەبێت لە بواری کەرتی تایبەتە بەڵام ئەو کەرتی تایبەتە کەرتێکی تایبەت نییە بە کەیفی خۆی کار بکە کەرتێکی تایبەتە کە ڕێنمایەکانی گەشەپێدان لەلایەن دەوڵەتەوە دەستیشانەکرێت لەبەرەوە جۆرێک لە فرەبوون هەیە لە شێوازی مولکیەت مولکیەتی دەوڵەت هەیە مولکیەتی جەماعی هەیە و مولکیەتی تاکەی فەردی شەخصیش هەیە دەمەوێت زیاتر بوەستین لەبارەی با بڵێن نموزەجی سۆسیالیستی بە تامی چینی یان بە خصوصیەت و بە تایبەتمەندی چینی و هەر هەڵوێستی وڵاتە عەرەبیەکان لەم بارەیەوە چۆن سەیری با بڵێن ئەم ئەزمونیان کردیان دوای ئەوە ئێوە لە وەفدەکە خۆتان مناقەشتان دەکرد چ ڕایەکە بوو لەبارەی ئەم ئەزمونە بەڵام
ناوبڕێک وەردەگرین و دواتر بەردەوام دەبین لە گفتوگۆکە بینەران بەردەوامین لە گفتوگۆی تایبەت لەگە دکتۆرکە محمود جێگیری سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی شوڕی کوردستان کە لەبارەی سەردانێکی نزیکەی 15 ڕۆژەی بەڕێزیان لە ماوەی ڕابردوو بە وڵاتی چین لەسەر بانگشتی حزبی شوعی چین و بە یاوەری ژمارەیەک لە حزب شوعیەکانی تری ناوچەکە ئەنجام درابوو. لەم گفتوگۆیە لە بەشی دووەم گفتوگۆی زیاتر دەکەین لەبارەی ئەزمموی سوسیالستی حزبی شوعی چین و هەروەها پەیوەندیەکانی نێوان حزبی شوعی چین و حزبی شوعی کوردستان و وڵاتان هاوکات ئەو باسانەی کە حزبی شوعی کوردستان لەوێ پێشکەشی کرد لەبارەی ئەزمموی هەرێمی کوردستان و چۆنەتی پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان حزبی شوعی چین و هەرێمی کوردستان و یان حکوومەتی هەرێمی کوردستان و وڵاتی چین لە دوای ئەو ناوبڕەیە گفتوگۆ لەم بارەیەوە دەکەین. دکتۆر پێش ناوبڕەکە پرسیاری ئەوم کرد لەبارەی باست لە ئەزمموی سۆسیالیستی حزبی شوعی چین کرد بە تایبەتمەندی چینی. پێشتر جەنابتان نووسین و توێژنەوەیەکتان کردبوو لەبارەی ئەزمموی چین و چۆنێتی سوود وەرگرتنی دوای ئەو سەردانەتان و ئەو 15 ڕۆژەی لێ ماونەوە ئەم گفتوگۆیە ڕاستە و خۆیە و بینینی ئەزمموی چین چی لاگەڵاڵە بوو؟ لە ڕاستیە جیاوازی ئێمە وەکو حزبی شوعی کوردستان لەگەڵ تێکڕای حزب شوعەکان و چەپەکانی ئەو ناوچەیە ئەوە بوو کە ئێمە وەکو حزبی شوعی کوردستان زیاتر زانیاریمان هەبوو هەرچەند چیمان نەبینی بوو هەرچەند لەوانەیە هەندێکیان لەو حیزبانە بە دووقۆڵی سەردانی چینیان کردبوو ئێمە کە سەردانیشمان نەکردبوو بەڵام ئەتوانم بڵێم زانیاری ئێمە زیاتر بوو وەکو حیزب زانیاریەکەشەوە هاتبوو کە ئێمە خستنە ڕوو و شیکردنەوەیەکمان ئامادە کردووە بۆ لە بواری حزبیدا کە نزیکەی 50 لاپەڕەیە و نردوومانە بۆ هەموو درەخراوەکانی حزبیمان کە بۆی هەتا دیراسەچی بکەن لەبەرەوە وەکو ئەزمموونێک لە ئەزمموونەکانی دامەزراندنی سۆسیالیستی کۆتایی پێنهاتوە بەتایبەتی ئێستا ئەبینین لە وڵاتێکە کە نزیکەی بەشێکی زۆری زەویە حزبێک حکومەکە کە حزبی شوعیە و وڵاتێک بەڕێوە بە کە ملیارێک و 170 ملیۆنە و دەتوانیوێتی گەشەپێدان جێبەجێ بکە و تانیوێتی شێوازێک لە شێوازی دیموکراتیەتی ناوخۆی خۆشیان دروست بکە و ئەو حزبە 8 حزبی دیکە هەیە هاوکارن و هاوپەیمان لەگەڵ حزبی شوعی چینی لە ئیدارەکردن و لە بەرەوبردننی وڵات لەبەرەوە جیاوازی ئەمە لەگەڵ بابەتەکە لەوەدا بوو کە ئێمە ئەو زانیاریمان هەبوو. حاڵەتی دووەم ئەوەیە کە ئەو شتانەمان کە بینی بەتابەتی ئەو بڕیارانەی کە وەریان گرتوون کە ئێمە لە ناحەیە تیۆری یان خوێندنەوە کە ئیتڵامان هەیە لەسەری کە بەبینیمان سەرمان کردووە کە جۆرێک لە ڕاستگۆییەکەیە لەو بۆشونانەی کە ئەوان باسیەکەن. یەکێ لە گرفتەکان کە ڕوبەڕووی ئەو وەفدەی ئێمە بووە ئەوەیە وەفدەکەی ئێمە تا ئێستا وازی نێناوە لەوەی کە تەنها مەرجعێک هەبوو وەختی خۆی کە مەرجعی سۆڤیەتی بووە لە بیرکردنەوە و ئەو خولیایی هەیە کە خۆی بەسێ بەو مەرجعەوە لەبەرەوە بتەوێیان نەتەوێت بەهۆی کەڵەکەبوونی شێوازی پەیوەندی ڕابردوو بە هەمان عەقڵیە تەماشای هەموو شتێکەکە بە گومانەوە تەماشای هەموو شتێکەکە. ئەزمموی چین خۆیان لە ئەزمموونەکە باسی ئەوە ناکەن کە ئەزمموونێکی متەکامیلە و باسی ئەوە ناکەن کە چین دەوڵەتێکی بەهێزە ئەوان باسێک ئەوەکەن کە چین دەوڵەتێکە تااقەتێکی زۆری هەیە توانایشی زۆری هەیە بەڵام چۆن بەهێزە بێ لە بواری گەشە پێدانەوە لەبەرەوە یەکێک لەو خەستەتانەی کە لە ئەوەی کە تۆ باس کرد سۆسیالیستی بە بۆنی چینی یان سۆسیالیستی بە تایبەتمەندی خودی ئەو وڵاتە کە هەر وڵاتیش خۆی سۆسیالیستی تایبەتی خۆی هەبێ بگاتە سۆسیالیستی بەڵام نەک بە وەرگرتنی بە کۆپی پێست یان بە ئستنساخکردنی ئەزمموونێک و وەرگرتنی ئەو ئەزمموونەی کە وەکو جاران کە لە چوارچێوەی عەقیدەی سۆڤێتی بیرەکایەوە کەواتە لێرە یەکێ لەو با بڵێن
هەڵانەی کە بەشێک لە حزب شوویەکان تا ئاستێک کردیان یان دووبارەیان کردەوە حزبی شوعی چین دووبارەی نەکردەوە لە کۆپی پێستی ئەزمموی وڵاتانی تر نەکەوە ئەوان دووباریان نەکردێتەوە بەڵام بەشێک دەوانەی کە میوان بوون کە چوون بۆ ئێوە بە هەمان عقلێتەوە تەماشای ئەویان نەکرد بە عقلێتەوە تەماشای ئەویان نەکرد کە لە چینا ڕوەدا بۆ پێوەرەکانیان پێوەری عەقیدە سۆڤیەتێکە بوو لە تەماشاکردنە بە ئەو پێوەرەیە کە بە هیچ شێوازێک مەسەلەن بۆ نمونە ئابووری بازار قبوڵ ناکە ئەو پێوەرەیە کە بە هیچ شێوازێک کە مولکیەتی تایبەتی قبوڵ ناکە لە کاتێکە کە ئەوان جوێر لە گونجاندنیان کردووە نێوان پێوەرەکان و نەریتەکانی سۆشیالیستی لەگەڵ ئابووری بازارە بە جۆرێک کە توانیوانە گەشەپێدان لەلایەکەوە جێبەجێ بکەن پێداویستە ڕۆحەکانی خەڵک جێبەجێ بکەن بتوانن ئەوەی کە هەژاریە و کەینە هەنگایی بۆ بدێن بۆ چارەسەرکردنی بەڵام لە هەمان کاتە بە شێوەیەکی ئینفتاحی نەک بە شێوەیەکەوەی کە دەوڵەت تەنها ئیش و کاری ئەوە بێت مەسەلەن خەڵ بەخێوکە وەکو ئەوەی کە عەقیدەی سۆڤیەتیان لە تەجروبەی سۆڤیەتی ڕوویدا و ئەکامەکەشی ئەو هەرچێدا نەبوو لەبەرەوە وەکوتم پێوەرەکان ئەوە بوو بەنسبەت ئێمە هیچ نموزەجێکمان نییە کە باسی ئەمە شەکەین مانای ئەوە نییە کە ئێمە تەبەنی نموزەجی چینیەکەین ئێمە بە شێوازێکی ڕەخنەگرانە بەڵام ڕەخنەگرانەیەکی بابەتی ڕەخنەگرانێکی دەکەیتەوە ڕەتی ناکەینەوە ئێمە بە ڕەخنەگرانە معنای ڕەتکردنەوە نییە معنای قبولکردنی هەمووشی نییە بەڵام پێوەرەکەمان پێوەری ئێمە پێوەری عەقیدەی سۆڤیەتی جاران نییە پێوەرێکە ئەوەیە کە چۆن کراوێ بۆ هەموو سەرچاوەکانی بیری سۆشیالیستی بۆ عقلێتێکی کراوە بە بیری سۆشیالیستی فراوانکردنی سەرچاوەکان مامەڵە لەگەر هەموو ئەزمونەکانمان بکەین بۆیە ئەوەی ئەو سەرکەوتانێک کە ئەوان بەدەستیان هێناوە لە ئیدارەکردنە لە بەڕێوەبردنە و بەشێک نەنینەکانشی ئەگەڕێتەوە بۆ خودی حیزبەکە حیزبی شوعی چینی و ئەندامەکانی بەتابەتی کادرەکانی کاوادری کەفویان هەیە 7 ملیۆن کەس کە ئەندام بن معنایە بەقەدەر دەوڵەتێکە دەوڵەتێکی وەکو مصر نزیکەی 90 ملیۆنە بۆ نمونەکە فراوانترین دەوڵەتی ناوچەی ئەم ناوچەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی عەرەبیە معنایە بەقەدەر خەڵکی مصر ئەوان بەس ئەندامی حیزبیان هەیە ئەمانە خۆی ئیدارەیەکی گەورەیە بۆ بەڕێوەبردننی ژیانی ناوخۆیی حیزبی ئەم ژیانە ناوخۆی حیزبی ئەوان دەستیان پێ کردووە بەسەن دەستیان بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کردووە و باسی ئەویان کردووە کە لە مکافحەکردنی گەندەڵی 100,000 کەسیان محاسبە کردووە کە پلەکانیان لە ئاستی وەزیر و لە ئاستی مەسئولی مقاتعە بووە لەبەرەوە ئەوان یعنی ڕەحم ناکەن بەو شتانەی کە گەندەڵی کە ڕەحم نەکردن بە گەندەڵی معناوە لەسەر ئەساسی ڕێگایەکی ڕاستن لەسەر ئەساسی دەوڵەتی قانونن مەجالیان داوە بە قەزیەی ئیستیسماریش بەڵام قەزیەی ئیستیسماریش مەجالیان بۆ نەداوە کە هەموو دەرگاکان بکەنەوە بەڵام ئەو وڵاتە هیچ ئیستیفادە نەکا کرێکاری ئەو وڵاتە هیچ ئیستیفادە نەکا بەمانای ئێمە لەو پرسیارانە کە لە چاوپەکەوتنێکی تەلەڤیزیۆنیە کە ئەراستەی منیان کردەوەانە کە ئایا چین ڕوبەڕووی چی کۆسبێک دەبێتەوە لە بواری گەشە پێدانە یان لە بواری بنیادانە من بە ئاشکرا باسی ئەو شتانەم کرد کە تا ئێستا ئاسی هێزەکانی بەرهەمێنان لە چین لەو ئاستە نین کە لەو ئاسە پێویستە نین کە ئاسێکی بەرز بێ جگەلەوەی کە جیاوازی هەیە لە نێوان گوند و لە نێوان لادێ و مشکلەی هەژاری ماوەتەوە 7 ملیۆن کەم نییە ڕاستە ئەگەر بۆ تۆ بەراوردی کەی لەگەڵ ملیارێک و 170 ملیۆن بەڵام 7 ملیۆن هەژاری ئەمە شتێکە ئەبێ هەوڵی بۆ بدرێت چونکە سۆشیالیستی گرنگترینشت لە ئەزمموری چینی ئەوان نانەوێت سۆشیالیستێکی هەژاری بێ ئەوانەوێت سۆشیالیستێک بێت لەسەر ئەساسی دەوڵەمەندبوونی تاک ئەمە حاڵەتێکی گرنگە بۆیە باسی دوو شتەکەن باسی ئەوەکەن کە لە یادی 100 ساڵەی دامەزراندنی حیزب کە بڵێن 2020ەکە کە هەوڵی ئەوە بدەن کە کۆمەڵگای دەوڵەمەند دروستکەن خەڵکەکە دەوڵەمەند بێ تاک دەوڵەمەند بێ لە ژیانی ئابووریە لە ژیانی ڕۆحیە لە بیناکردنە لە کەلتورە لە هەموو بوارێکە و باسیەوە کە لە یادی 100 ساڵەی دامەزراندنی دەوڵەت کە لە ساڵی 40 دامەزراوە
لەو یادەیە کە ئەوەی پێڵن خەونی چینەکان دروستکەن خەونی چینەکان مبادرەیەکیان هەیە کە پێڵێن مبادرەی بڵێن پشتێن و ڕێگا ئەو مبادرەیە کە باکێکی ڕێگای ئاوریشمە کە بانکەکە تقریبان 30 ملیار دۆلارە کۆمەڵێک وڵات تیا بەشدار بووە و ئەم ڕێگایە ڕێگایەکی زیرەکە لە چیا زیرەکە لەوەیە زیرەکە کە چینەکان خۆیان ئەم ڕێگایە تەنها شتێکی ئابووری نییە شتێکە پەیوەندی بە سیاسەتی دەرەچیەوە هەیە ئەمە والێکە ئەم ڕێگایە والێکە ئەو وڵاتانی کەونەوە ڕێگایە بیر لە گەشەپێدانی ئابووری بکەنەوە بیر لە گەشەپێدانی ئابووری بکەنەوە ئەبێ سیاسەتی ناوخۆیی خۆیان بگۆڕن لەو حاڵەتەیە و لەم حاڵەتەشە حیزبەکان ئەبێ بیر لە مەسەلەی گەشەپێدان بکەنەوە لێرەیەکێ لەو با بڵێن تایبەتمەندیانە دەبینین لە مامەڵەی حزبی شوعی چین لە سیاسەتی دەرەوەی لەگە وڵاتان کە بە جیاواز لەگە وڵاتانی با بڵێن زلهێزی سەرمایهداری کە بەردەوام خەریکی وەرگرتنە بە بەیەوەی هیچ بدا ئەمە دەتوانین بڵێن جیاوازیەکە کە ئەم علاقەیە ئەغز و عتاکەیە گرنگیی زۆری هەیە ئەمە سیاسەتی دەرەکی چینی وەزیری دەرەوەی چین لە نامیلیکەیەکە باسی مەبدەئەکانی سیاسەتی دەرەکی چینی کردووە و بەشێک لەو مەبدەئانە مەسەلەی هینە گەشە پێدانە گەشە پێدانی ئەو ناوچەیە و ڕەبەتکردنی بەرژەوەندی بە ڕەوشتەوە بە ئەخلاقەوە بە ئەخلاقی سیاسیەوە ئێمە بەتابەتی لە ناوچەی ئێمە کە دەبینین دوو جەمسەر هەیە ئەم دوو جەمسەرە جەمسەری رووسیا و جەمسەری ئەمریکا کە هەردووچیان داهینن دوو جەمسەرن نەمونێتە خۆی چارەسەرکردنی کێشەکان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە ڕێگای گرتوکە و دانوستان بەعکسەوە هەردوو جەمسەرەکە پەنا بەنە بەر توتیژی و بە چەک و نەک ئاواکەم بنزی دەکەن بە ئاگرەکەیە بۆ هەمووشیان بۆ پاراستنی بەرژەوەندی خۆیان سیاسەتی دەرەکی چینی ئەوەی کە ئەوان ڕایانگاندەوە وەزیری دەرەوە ڕایانگاندەوە دوورە لەم دوو عەقڵیەتی ئەم دوو داینەوە کە هەردووشیان عەقڵیەتی سەرمایهداریە چ رووسیا بێ و چ ئەمریکا بێ سیاسەتی دەرەکی ئەوە سیاسەتێکە ڕەبتە بەوەی کە چۆن ئاسایش و استقرار سەقامگیری لە وڵاتانە دروست بێ دەڕێگای گەشە پێدانەوە ئەمە دروست بێ معناوێ ڕوبەڕووبوونەوەی تیرۆرە چونکە بەشێک لەو شتانەی کە تیرۆر سوودی لێوەرەگرێ ئەوەیە کە نیشتونما کە نەبوونی استقرارە نەبوونی گەشە پێدانە لە وڵاتانەیە بوونی ئەو جیاوازیەیە گەشە پێدان و لە پەلە پێدان و شتانە ئەوەیە دەوترێ یعنی هەم زۆر زار باز لە تیرۆر دەکرێت دەوترێ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر نەتەنیا ڕوبەڕووبوونەوەیکی سەربازیە ئەمەیە بۆ چوونی حزبی ئێمەشکەوە کە چجار بدومانە کە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر مەسەلەیەکی سەربازی نییە چ لە ئاسی ناخۆیی چ لە ئاسی دەرەکی ئەم حاڵەتانەیە لەبەرەوە وەکو وتم هاوڕێیانی حزبی شوعی چین کۆمەڵێک پرسیاری ئایدۆلۆژیشیان تەڕح کردبوو لەو بابەتانە لەو گفتوگۆیە کە کرا ئەوەی کە کرا سەبارەت بە ئاسۆی وەزعی ئێستا ناوچەکە و ئاسۆی سۆشیالیستی دەدا ڕۆژە من ئاماژەم بە کۆمەڵی بابەتی گرنگ کرد ئەوە کەمین شت ئەوە کە ئاماژەم پێکرد ئەوەیە کە ئێمە وەکو چەپ لە کوردستانە ڕوبەڕووی ئەرکی ڕزگاربوونی نیشتیمانیە بینەوە کە پێڵی مهماتی و ئەرکەکانی تەحەڕوری وەتەنی دەبینەوە و ئەوە ئەرکانی کە ڕوبەڕووی بینەوە هۆی دەبینێتەوە لە وەدەسێنانی مافەکانی گەری کوردستان تەمان ئەمە لە بەرچاوی هەموو ئەوە عەربیانەی کە هاتوبوون و لەگەڵ ئەو مامۆستا ئەوانەی پێشدیان هەیە کە هاتوبوون لە بواری توێژینەوە جگە لە کۆمەڵی قوتابی چینیان هێنابوو ئەمە گرنگە ئەوان قوتابەکانیان هێنابوو بۆی جۆ بگرن هەمووشی گەنج بە ژن و بە کچوو بە کچ و کوڕی گەنج و بەشێکیان دو سێ ساڵ وە ئەندام بوو لە حیزبە لەوەیە کەس بە ئاسانی ناوێ بە ئەندام لە حیزبە ئەندامبوون لە حیزبە زۆر زەحمەتە و ئەیاندەن لە زۆر ئەزمون و لە فلتەر شتو ئەنجا ئەکرێت بە ئەندام کە بزان ئەندامی مەزبووتیان نەبێ حزبی شوعی چینی دیسپلینی زۆر بەرزە لێوەدا من باسی ئەوە کرد کە ئەرکەکانمان ئەرچی ڕزگاری نیشتیمانیە بەنسبەت کوردستانەوە و لەم حاڵەتە ئێمە من باسی قەزیەی ئیستیحدام کرد ڕفرادۆم کرد و باسی مەسەلەی مافی چارە نووسم کرد یەکێ لەو شتانەی کە
جێگای سەرنجە ئەمینداری گشتی حزبی شوعی سووریا کە تەوا بووین وتی ڕاستە ئێوە باسی تینەکەن ناویچە ڕفراندۆمەکە نوشتیوە و ئێوە مشکلەتانێت و ڕاستە مشتی دەمانێ مەلەوانێ گیرگرفتی سیاسیمان هەبێ مشکلی ئابووریمان هەبێ ئەزمەی ئابووریمان هەیە بەڵام دیسانەوە ئەوەی لەناو خەڵکا لەناو جەماوەرە و لە حیزبە سیاسەکان کە باسێک هەیە مەسەلەی ئیستیفتا و ڕفراندۆم و خەزای مافی برادایی چارەنووسە ئێمە ئاراسی ئێمە بەرەو ئەوە ڕوە وتی بەڵام وتی زەحمەتە ببێ چونکە دەوڵەتە عەرەبیەکان ڕازی نابن وتی باشە ناوی حەنین نەمرە وتم حەنین بۆچی تۆ وازانی ئەبێ ئێمە چاوەڕێی دەوڵەتە عەرەبیەکان بکەین کە ڕازی بن اینجا ئێمە بکەین مافی چارەنووس یان اینجا ئێمە ئیستیفتا بکەین ئێمە ئەوڵەن چاوەڕێی وڵاتە عەرەبیەکان ناکەین و لەو قەناعەتین ئەگەر تۆش بی بە سەرۆکی وڵاتە عەرەبیەکان تۆش رازی نابی بەڵام خۆ چاوەڕێی ڕەزامەندی نە وڵاتە عەرەبیەکانەکەین نە چاوەڕێی ڕەزامەندی تۆش دەکەین لە حاڵەتەیە لەبەرەوە وەکو وتم یەکێک لە ئەرکەکانی من وەکو بەشێک وەکو ئەندامێک لە حیزبی شوعی کوردستانەوەیە من دوو ئەرچی سەرەکیم هەیە ئەرچی یەکەمم پێشەوەی کە من کۆمۆنیست بم من ئەرچی نیشتیمانیم هەیە من ئەرچی نیشتیمانی چۆن مەسەلەی نیشتیمانی کوردستانی لەوێ باسکەم چ بۆ چینەکان باسکەم چ بۆ ئەو هەفتەی کە 90 کەس هاتووە لە وڵاتە عەرەبیەکان کە ئەمانە لە وڵاتی جیاوازە هاتووە کە گوێیان پڕ بێ لە قەزیەی ئیستیفتا و حەقی تەقڕیری بەسیط کە غەریب نەبێ پێیان یەکەم جار بە شتێکی زۆر غەریب وەرێگرن بەڵام دووەم جار سێم جار ئەوەندە لیان تکرارکردنەوە بۆی قبوڵی ئەو حاڵەتە بکەن گویان پڕ بێ لەو حاڵەتە نقطەیەکی تر ئەوەیە کە من وەکو چوومەتە ئەوێ من ئەبێ ڕۆیەکی باشی حزبی جگەر پێش حزبیش ڕۆیەکی باشی چەپی کوردستانیش بدەم لەبەرەوە وەکو وتم ئێمە جگەلەوە وەکو حزبێکی چەپ ئێمە تێبینیمان هەیە لەسەر کۆمەڵەشت یەکەمین ئێمە لە وڵاتی ئێمە گەندەڵی هەیە لە وڵاتی ئێمە دیسانەوە خلافمان لەگەڵ حکوومەتە هەیە سەبارەت بە سیاسەتی ئابووری و ئەو ئابووری ئێمە هەیە ئابووری بەرخۆرە ئێمە ئەمانەیە ئابوورەیەک بێ لەسەر ئەساسی ئەوەی پێڵەن تەنمیەی مستەدامە ئەو تەنمیە مستەدامەی ئێمە باسی یەکەن هەمان ئەوەی گەشە پێدانی زانستیەیە کە ئێوە حزبی شوعی چین ئاماژەی پێکردووە لە سەرچاوە فکرەکانی خۆی بەتابەتی دوای مؤتەمەری بڵێن هەژدەی حیزب کە ئیشارەتی پێکردووە لەبەرەوە وەکو وتم ئەرچی ئێمە ئەم دوو ئەرکەیە کە بگونجێ لەم بوارە باشتر جوانترین هێن ئێمە ئەوە بوو کە جگە لەو شانەی کە باسمان کرد کە باسی وەزعی سووریاش کرا ئەوانە باسی ئەوە کرا من بە ئاشکرا ئیشارەتم بەوە کرد کە ئێمە لەگەڵ ئەوەدانین ئیستیبدادێک بە ئیستیبدادێکی تر بگۆڕینەوە یعنی موقفی ئێمە نەک بۆ ئیستیبدادی حکومڕانەکانە ئەوانەی لە حکومان و هەروەها دژی توندڕەوی ئیستیبدادی ئیسلامیەکانیشە لەبەرەوە بۆچوونی ئێمە بۆچوونێکی دیموکراتی مەدەنی ئەلمانیە و ئێمە جەخت لەسەر ئەلمانیەتەکەینەوە ئەلمانەتی دەوڵەت و باسی ئەوەشم کرد کە ئەم مەنتیقەیە ڕوبەڕووی ئەزمەی قەیرانی دەوڵەتە بێتەوە بنێتی دەوڵەتە بێتەوە و ئەمەش ڕگدانەوەی ئەوەیە کە دەوڵەت لەم ناوچەیە بە ئیرادەی خەڵک دروست نەبووە لە کۆبوونەوەکانە کە پێم وایە زۆر گرنگ بوو لەگەڵ هەموو لایەنەکانە کۆبوونەوەیان کرد چوار لایەن پێ6 برادر پێکەوە هەن لە هەمان جێی ئیقامەمان دانیشتنمان بەڵام من و ئەو برادەرەی حزبی شوعی لوبنان نەخێر لوبنان ئێمەیان جا کردوتان بردیانن بۆ شوێنێکی تر 3 سەعات ئێمە گفتوگۆمان کردەوانە چونکە ئەو بە پێچەوانەی چونکە ئەو جگەلەوە جێگری ئەمینداری گشتی حزبی شوعی لوبنانە و منەسیقەی هێزی چەپی عەرەبیەکانە و ئەندامە لە هێزی دەتەنسیقکردن لەگەڵ حیزبە شوعی عەرەبیەکان کۆمەڵێک شت خایە ڕوو لەوە زۆر گرنگ بوو لەو شانێک خرایە ڕوو یەکەم شت کە خرایە ڕوو باسی ئەوەی کرد پرسیارەکان ئامادە بوو و پێ6 کەس مامۆسای زانکۆ کە PhD-یان هەبوو لە بواری علمی سۆسیۆلۆژیا لە بواری اقتصاد ئامادە بوون لە کۆبوونەوەکە گویانە گوتویان نووسی بە زمانی عەرەبی و ئینگلیزی و چینیشیان نووسی باسی ئەوان کردم تۆ باسی ئەوەت کردووە کە ئەم ئەزمەیە
ئەزمێکی مالی نییە، ئەزمێکی ئابووری هەموو جیهانی گرتەوە. بەڵێ ئەم ئەزمەیە ئەزمێکی ئابووریە هەموو جیهانی گرتەوە و ئەوەی چکە سەرمایه‌داری بە وردی نایە بڵێ ئەزمەی ئابووری، ئەوێ بڵێ ئەزمەی دارایی بۆ ئەوەی نەڵێ ئەبێ گۆڕانکاری بکرێ لە سیستمی ئابووری، چونکە ئەساسی قەزیەکە سیستمی ئابووری. ئەمە یەک. دووەمی سەرمایه‌داری دەمەوە پێش لە بواری علمی اجتماع سۆسیۆلۆژیایە نهایەتی تاریخی فۆکۆیە مای بەکارهێنا دوایەوەی سڕاعی حەزارات ئەوەی هەندێکتۆنی بەکارهێنا ئەوەی کە ڕووەدا وەڕە وەکو ئەمریکا کە باسێکە بەرکو بەشێکەوەی کە سڕاعی حەزارات شیع و سونە لەیەکەدان ئەو پێکەوە ئیدارە ناکەن ناوچەکەمانە و باسی ئەوم کرد کە سەرمایه‌داری سراعەکە تەحویل کراوە دانێ وای لێ بکەن خۆی وان نییە خۆی ئەساسەکە مەساڵحە بەرژەوەندیە بەڵام ئەیانەوێ مورچێکی حەزاڵات و مورچێکی تائیفیە مورچێکی لە ئەسڵەکەی دووری خەن داستەکە دووری بخەنەوە و باسی ئەوم کرد کە سەرمایه‌داری خۆی ئەوێ خۆی بگونجێرە خۆی تەکیف بکە هیچ لەوانەیە خۆی تەکیف بکە ئەوەیە کە پەناباتە بەر تیۆری کنزی لە ئابووریە و محافظینی نوێ لە حکومان لاچن کۆمەڵی ئیسلاحاتەکە بەڵام ئەمە قەیرانی سەرمایه‌داری چارەسەر ناکە. بۆیە سەرمایه‌داری پەناباتە بە دووشت یەکەمی سەرچاوەکانی وزە بە ئاسانی دەستی کەوێ و ئەبینین چۆن نەوت هەرزان بووە و هەروەها شەڕ خۆی دووشت دروستەکات لە شەڕە تصریع عسكري نفقات عسكري زيادة بيوي او كان انسان تشين دوم دولة نفقات عسكرية ببي ابحاثي وببي امريكاني بيمانجاي ستوكهولم بو اشتي يكم امريكا دوم تشينا سيم روسيا شوارم سعودية نناوتشكها لعمو جهانا و ام نفقات عسكرية خوي ايوه سرمایه‌داری بم حالتها لبواري ابوريا نفقات عسكريه يعني وضع ابوريا كقش فدان كبو شركاتي خوان شو عمدي خوي يعني بنماي ابوري سرمایه‌داری امره وزو ونفقات هي عسكريه كاتا او غرفتي دكتور بورا لينا دوستينا يعني اوي ايوا تێگەیشتنی لەبارەوە دەدەن ئەوەی ئێستا سیستەمی سەرمایه‌داری لە ناوچەکە ئەم ئشکالیەتی لە هەناوی ئەم سیستەما دروست بووە لە هەوڵی چاکردندا لەسەر حیسابی وڵاتانی تر لە هەوڵی ئەوەی ناوەندەکانی سەرمایه‌داری بپارێزێ بەڵام چۆن ئەپارێزێ تۆ گە تەماشای دەورەی سەرمایه‌داری بکەیتەوە بە بەردەوامی سەرمایه‌داری پەناباتە بەر شەڕ بۆ چارەسەرکردنی خێرانەکانی. باش ئەمە یەک پرسیار ئەوێ دکتۆر بۆچی سیستەمی سەرمایه‌داری میکانزمی شەڕ یان خیاری شەڕ دەکاتە یەکێ لە خارەکانی بۆ چارەسەرکردن یان بۆ مامەڵەکردن بەڵام ناوبڕێک وەردەگرین و دواتر بەردەوام دەبین بینەران بەردەوامین لەو گفتوگۆیە تایبەتە لەگەڵ جێگیری سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی شوعی کوردستان لەبارەی پەیوەندیەکانی نێوان حزبی شوعی کوردستان و حزبی شوعی سین و بەشێک لە حزبە شوعیەکانی ناوچەکە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو وەفدێک بۆ ماوەی 15 ڕۆژ سەردانی ئەو وڵاتی کرد لەسەر بانگشتی حزبی شوعی چین. دکتۆر لێ وەساین جەنابتان باسانەوە کرد لە میانەی گفتوگۆکان کە ئێوە سرنجتان داوە لەبارەی ئیشکالەتی سیستەمی سەرمایه‌داری پەیوەندی بەم قەیرانانەی ئێستا لە ناوچەکەیە باسانەوە کرد کە سیستەمی سەرمایه‌داری بە بەردەوام خیاری شەڕ ئیبرازەکە بۆچی؟ ئەبێ بگەڕێنەوە بۆ بابەتێکی سەرەکی ئەوەی پەیوەندی بە پەیوەندی نێوان سۆشیالیستی وەکو چەمک لەگەڵ سەرمایه‌داری هەیە. لە حەقیقەتە شتێک هەیە جۆرێک لە پەیوەندی هەیە نێوان سۆشیالیستی و سەرمایه‌داری. سۆشیالیستی لەسەر ئەساسی ئەو تەراکم و ئەو کەڵەکە بوون و پەرستەندانە دروستە بێت کە سەرمایه‌داری خۆی دروستی کردووە. ئەمە یەک. دووەم سەرمایه‌داری کترێکی ڕەش نییە کە تۆ زەڵبی پیابێنی کە تۆ ئەکسی پیابێنی مامەڵی لەگەڵ دەکەین. ناو سەرمایه‌داریە حیزبە کۆمۆنیستەکان بزوتنەوەی کرێکاری هەیە، حرکاتی ژینگە هەیە، بزوتنەوەی ژینگە هەیە و حرکاتی مجتەمەعی مەدەنی هەیە. ئەمانە هەمووی فشارن لەسەر خودی سەرمایه‌داری بۆ ئەوەی کۆمەڵێک مکتەسەبات و شتیان دەستکەوێت. لەبەرەوە پێم وایە کە چەندێک وەزعی ناو وڵاتە سەرمایه‌دارەکان وەزعی جیهان بەرەو ئاسی هێمنی بڕوە ئەوەندە هێزی سۆشیالیستی لەناو سەرمایه‌داری خۆی بەرز دەبێتەوە لەم حاڵەتەیە و بێتە هێزێکی فشار ناو خودی سەرمایه‌داریە. سەرمایه‌داری تەحملی ئەمە ناکە و لە کاتێکە کە ئەزمەش دروستە بێ
بواری ئەم هێزانە زیاتر بێ بۆ ئەوەی بوا نەدرێت بە هێزی گۆڕانکاریکردن ناو سەرمایهداری کە سوودە ئەزمەکانی سەرمایهداری وەربگیرێ دایمە سەرمایهداری پەناباتە بەر ئیجراعاتێکی تر یەکەمین خۆگونجاندن لەگەڵ مەسەلەی قەیرانەکان تەنازولکردن لەسەر هەندێشت بەڵام ئەم تەنازولە ئەگاتە حەدێک چارەسەری قەیرانەکان ناکات دەبەرەوە پەناباتە بەر شتێکی تر کە ئەوەش کە شەڕە لە حاڵەتی شەڕ تۆ تەماشاکە لەوەتی شەڕ ڕوویداوە لەم ناوچەیەدا بۆ نمونە لە چی دروست بووە لەسەر ئاسی سیاسی ناو ئاسی سیاسی حرەکاتی فاشیە دروست بووە نازێتی نوێ لە ئەڵمانیا گەشەی کردووە ئەغڵبی وڵاتەکان دیگەلەوەی ئیسپانیا نەبێ ئەغڵبی وڵاتەکان ڕاستڕەوەکان زیاتر نشونماکەن لە ناوچەی ئێمەیە فاشێتی ئاینی فاشێتی دینی دروست بووە لەم حاڵەتەیە هەمی لە ژینگەی ئەمانە هەموو ژینگەی شەڕە ژگەی ئاشتی بەردەوام بێ ئاشتێکی بەردەوام عین کۆتایهێنانی سەرمایهداری ئاشتی بەردەوام ئاشتی بەردەوام عین تەنمیە ئاشتی بەردەوام عین ئیستیقلالی خەڵک ئەمانە یعنی سەلامەتی خەڵک ئەمانە لەبەرەوە ئەمە ئەساسی فکرەکەیە حزبی شوعی چینی کە باسی وەزعی عێراقیان کرد یەکێک لە پرسیارانەی کە لە چاوپەکەوتنیەکی تەلەڤیزۆنیا لە منیان کرد پێیان پرسییم ئایا ئێمە بۆ چوومان لەگەڵ ئەوەیە کە ئاسایش و ئیستیقلال لەم ناوچەیە پارێزێ ئایا ئەمە شتێکی ڕاستیان هەڵەیە بێگومان ئەمە شتێکی ڕاستە بۆ پاراستنی ئاسایش بەڵام چۆن ئەمە جێبەجێکرێ ئەمە ئەساسی قەزیەکەیە بە تایبەتی لە ناوچەیەکە کە ڕوبەڕووی ئەمە بێتەوە وە لەو حاڵەتەیە کە ئێمە هەتا لە چاوپێکەوتن ئەگەر ناوەندی بەحسەکە کە چاوپێکەوتنمان کردوانە کە باسی ئەرکەکانمان کرد ئەو برادری حزبی شوعی لوبنانی خۆی خستە ڕووکە ئەو نوێنەری هەموو حرەکاتی یەساری عەرەبیە و مۆرچێکی قەومیدا بە حرەکەتی چەپ بە حرەکەی چەپ لە وڵاتەکانە لە قسەکانە من باسی ئەوم کرد کە من باسی مۆریتانیا و باسی مەغریب وانە ناکەم ئەوان نوێنەری خۆیان هەیە ئەوان نەزانن لەبەرەوە ئەو برادری حزبی شوعی چینی ئەسڵ لەوانەیە ملاحەزەی بێ لەگەڵ سەر حزبی تەقەدوم اشتراکیە لە مەغریب کە لە هاوپەیمانیەکیە لەگەڵ ئیسلامیەکان لەم بۆ نمونوە بەڵام ئەوە گونجێ لەگەڵ ئەوانە تۆ ناتوانانی بڵێ تۆ لە جاتی ئەوان بیرکەیتەوە هەندێک ئێستاژە ناو حرەکاتی شوعی بە تایبەتی حزبی شوعی یۆنانی و حزبی شوعی لوبنانی وا بیرەکەنەوە کە ئەوان عەقڵەتی باوکتالاریان هەیە و ئەبێ هەموو عالم بیبیان بکەنەوە تابع بێت لەبەرەوە بەشێک لەو پرسیارانەی کە کردیان ئەوەیە کە ئایا پرسیارێکیان کرد لە هەردووکمان مەسەلەن بۆ نمونە وتیان پرسیارەکان ئەوە کرد ئایا بۆ کاتی خۆی ئیشتراکی علمی هەبوو و ئیشتراکی قەومیش هەبوو و جیاوازی نێوان ئیشتراکی قەومی ئیشتراکی علمی کە لە کاتی عەبدولناسر باسەکرا کەوەیە ئیشتراکی قەومی زیاتر واقعیترە باوەڕی بە دین هەیە باوەڕی بە جۆرەها هەیە فرەجۆری هەیە لە مولکیەت باوەڕی ئەوە هەیە کە تونتیژی بەکارنهێنێ بۆ دەسەڵات باوەڕی بە دیموکراتیەت هەیە کۆمەڵێک لە شتانە دەکاتێکە سۆشالیستی علمی ئەوە نییە ئەو برادێک حزبی شوعی لوبنانی کە باسی ئەوەی کرد وتی خۆ ئیشتراکێتی عەرەبی هەر ئەوە نییە بڵێن هەر عەبدولناسر بێ ئیشتراکێتی عەرەبی ئێمەش بەشێکی لە ئیشتراکێتی عەرەبی حزبە چەپەکان وشتیوە کە ئەم پرسیارە ڕووبەڕووی منی کردەوە متم ئەم مستەڵەحە کە ئیشتراکی عەرەبی پێویستی بە تەدقیق هەیە من پێم وانییە ئەو جوابەیە کە ئەو برادرە باسی کرد ئێمە دقیق وێ بە بۆچوونی ئێمە ئەمەی کە باسێک ئەمە ئیشتراکێتی قەومیە باسی ئیشتراکێتی قەومیە فەرقێ لەبەنی ئیشتراکێتی علمی و ئیشتراکێتی قەومی و ئەو شتانێک کە باسێک بۆ جۆرەن یەکەمین هەڵوێستی ئێمە کە تەبەنی ئیشتراکی علمیمان کردووە لە دینە هەڵوێستێکی کراوە بووە ئێمە باسی ئەومان کردو کە هەموو ئەندامێک لە حزبی ئێمە وەکو شی تاکە کەسی ئازادە لە قەزیە دین بەڵام لەگەر بە دینی دینی نییە لە حکومە لەگەر دەوڵەتی دینی نییە و لەبەرەوە بەشێکی زۆر لە خەڵکی ئاین پەروەر لە کاتی ئیسلاحی زراعی لە 58 و لە 59 لەگەر حزبی شوعیە بووە لەوانەیە هەندێک نوێژەکە بە ڕۆژوە گرێ بەڵام ئەندام لە حیزبە لەبەرەوە ڕاستیە کە وەکو بڵێن ئەم پروپاگەندەیە بکرێ وەکو ئێمە جی ئاینی ئێمە حزبێکی مارکسین و بیری فەلسفەی مادی بڵاوەکەینەوە لە تەسقیبکردنە
بەڵام معنای ئەوە نییە داخراوین کە کەسێکی ئاین پەروەر شوێنی خۆی نادۆزێتەوە نا ئێمەیە ئەمە شتێکی تابەت سراعەت چینایەتەکە بگۆڕین بە سراعەت دینی بدین ئێمە ناچێن ناو سڕاعی دین ئێمە سڕاعی چینایەتیەکەین بەڵام لە هەمان کاتە تەسخیفەکەین بە مادیەت ناشێنەوە کە جەنابەت تەرجمەت کرد لەو ماوەیە هەتا باسی ئەوەم کرد کە ئێمە لە ماوەی ڕابردووە ئەمریکایەکی دینین سەبارەت بە هەڵوەسی حزبی کرێکاران لە ئاین وەرمان گێراوە بۆ کوردی و بەڵاممان کورد بە تەسخیفی ئەمە دومین ئەو ڕاست نییە ئێمە تەنها یەک شێوازی مولکیەتمان هەڵبژاردووە بەعکسەوە ئێمە حتا لە بەرنامەی خۆمانە باسی ئەوواکەین کە فرەجۆری هەبێت لە مولکیەت و شتی وایە جگە لەوە هیچ کاتێک حزبی شوعی پەلا نەبردوتە بەرچەک حزبی شوعی بە بەردەوامی لەگەڵ لە هەموو ناوچەکەش توانم بڵێم لەگەڵ تێکۆشانی مەدەنی و ئاشتیانە بووە کاندێزار دەوترێت حزبی شوعی کە لە دوای نەوەتویەکەوە بە نمونە چەشی دانا دەوت ینی وەکو ڕخنەیەک دەوترێت لەو باجانەی کە داویەتی بەشێکی زۆر لە ئەندامانی ڕەوان کردو پەیوەندی بە و هەڵوێستا ئەوە بوو یعنی وەکو ڕخنەش هەندێزار ڕەنگە باز کرد حزبی شوعی لەگەڵ مؤسساتە لەگەڵ میلیشیات نییە فەرقیان لەبەنی میلیشیات لەبەنی مؤسسات لەبەرەوە وتم ئەو بابەتێک کە ئەو بەرادەرە باسێکە لە حزبی شوعی لوبنانی وانە ئەمە باسی ئیشتراکێتی قومیەکە و قومێکان خۆیان گۆڕانکاریان بەسەر هات لەسەر قەزەی ئیشتراکێت کاتی بەرنامەکە کەم ماوە دەمەوێت ئەگەر تۆزێ بە یعنی بە پەلە هەندێک پرسیار بکەم و جوابەکان مختصر بێ بەپێی ئەو راپۆرتانی کە بڵاو دەکرێتەوە باز لە گەشە بێدانی ئابووری چین ململانی لەگەر ئەمریکا وڵاتە زلهێزەکان دەمەوێت ئەوەی ئێوە بینیتوان و بەدواداچوونتان کردووە سروشتی گەشە پێدانی ئابووری چین چییە لەسەر چ بنەمایەکە و چین چۆن توانێتی بگاتە ئەم قۆناغە بە تایبەتی لە چ قۆناغێکی سۆسیالستیدایە بەپێی ئەوان کە باسیانەکەم بپێ ئەوەی ئێمەش بینیوبانە ئەمان بناغێکیاندانەوە بۆ سۆسیالستی بەڵام نیانوتوە ئەم بناغێت تەوا بووە و کۆمەڵێک ئەرچیاندانا وەکو ئاماژەم پێکرد لە پسەرەتاوە ئەو بنەماکانی ئەوەیە کە سیاسەتێکە کە ناوە سیاسەتی چاکسازی و سیاسەتی کرانەوە ئەم گەشە پێدان و کرانەوە و ئەمە گەشە پێدان گوێبەجێکە و ڕەچاوی ئابووری بازاڕەکەن مەجالیان داوە بە ئیسtismarکردن بەڵام بە کۆنتڕۆڵکردن نەک ئەو ئیسtismarێکە لە وڵاتی ئێمەدا هەیە و بەتەواوەتی ڕوبەڕووی فەساد دەبنەوە گەندەڵی دەبنەوە و ئەوانەی کە ئەندامن لە حیزبەکەیە ئەوانە نمونەن نەک ئەوەی ئەوەی ئەندامن لە حیزبات کە وەکو لای هەندێک لە حیزبەکانیدا ئێمە هەیە کە خۆیان منتەفعن لە حیزبەکە خۆیان پلە و پایان وەرگرتووە و سوودوەت بوونە لەبەرەوە تایبەتمەندەکان ئەوەیە کە حیزبەکە خۆیان پێشەنگن بوونەتە پێشەنگ بەڵام چون بوونەتە پێشەنگ بەکردەوە بوونەتە پێشەنگ بە ڕەوش بوونەتە پێشەنگ کە خەڵکەکە قەناعەتی پێەکە گرنگتریشت ئەوەی ئێمە کە باسمان کرد ئەوەیە کە چۆن پەیوەندی نێوان ئێمە و ئەوان دروستکەین چۆن ئێمە ئیسفادەی لەو حاڵەتەکەین لەینا من پێم ماوە ئێمە من باسی ئەوم کرد هەتا بۆیانشم نووسیەوە کە زۆر گرنگە کە ئەوان بایەق بدەن کە سەرۆکی هەرێم داوەت بکەم بۆ ئەوێ بۆ چین و تایبەتی سەرۆکی هەرێم لەلایەن ئۆباماوە لەلایەن پوتینەوە پێشوازی کراوە ئەمە یەک دووەمین ئاڵوگۆڕی وەفدی حکومی وەفدی پەرلەمانی هەبێ لە نێوان سێمین ئاڵوگۆڕ هەبێ ئیسفادە بکرێت لە ئەزمموی چین لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و هەروەها لە گەشە پێدان کاڵێم سوود ئیسفادە بکرێت نەک تەبەنی بکەین نەک کۆپی بکەین بەڵام کادری ئێمە سوودە و ئەزممونە وەرگێ فێر بێ بچێتە دەوراتەوە کە ئیسفادە هەبێ و گرنگترین شتیش ئەوەیە کە پەیوەندیەکی تۆڵ هەبێ نەک تەنها لەگەر حیزبی شوعی کوردستان لەگەر هەموو چەپەکان لە کوردستانە و من باسی چەپی کوردستانیم کرد نەک تەنها هەم چەپی کوردستانی علاقەش ئەم باسی ئەوم کرد کە لە هەموو کوردستانە لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵا لە باکوور لایەنی چەپ هەیە و باشە حزبی شوعی چینی پەیوەندی دەگەر تێکرای ئەم لایەنە چەپانە هەبێ و ئیستقبالی وەفدێکی تەواوی هەموو ئەم چەپانە بکە و باسی ئەوم کرد کە لە کوردستانە ئێمە حزبی جگە لە حزبی شوعی حزبی زەحمەتکێشانەیە کە حزبێکی چەپە و لە ناو یەکێتی نیشتیمانی کە حزبی سۆشیال دیموکراتە کۆمەڵێک خەڵکەیە کە چەپ وەکو تەیار هەیە وەکو چەپانە بیرەکاتەوە تەنانەت لە ناو پارتیە هەندێک کەسەیە کادیرە یان لە سەرکردایەتی پارتیە خەلفێتی ڕابردووی خەلفێتێکی چەپە بە تەواوی دا نەبڕاوە لەو خەلفێتە چەپە لە باکوور و لە ڕۆژئاوا باسی باکوورم کرد باسی ڕۆژاوام کرد و بە شێوازێک باسی ئەوم کرد کە جاری وایە ئەسڵن بەیەکێ بڵێ ڕاستە و
يعني پێی بڵێ یەمینی وەکو عیبە وایە لای ئێمە ئەمەش معنای ئەوەیە چەپ بۆ ژمارەیە نییە کە چەند ژمارەیە بەقەدەر چەند نەریتی هەیە لە وڵاتی ئێمە. دکتۆر ژیانی ئەگەر با بڵێن شتێکمان بدەیتێ زانیایی لەسەر ژیانی سیاسی و حزبەتی لە وڵاتە لە چین چۆن بوو؟ ژیانی حزبەتی لە چین وەکوتم حزبی شوعی چینی حزبێکی قاعدە کاڵای حزبی قاعدە نەک ئەوەی بە فەرزکردن حزبی قاعدە حزبی قاعدە لە قەناعەتی خەڵکەکەوە و هەشت حزبی تریش هەیە هاوپەیمانن لەگەڵ حزبی شوعیە لەو بارەوە ئەوەی کە لێکێک لە خەستەتەکانی حزبی شوعی چینی لەوەدایە کە نوعێک لە سەرامەت و لە دیسیپلینی بەرز هەیە ناو ئەو بابەتەنە لێ ئەوە جێگای بایەغ بوو لە ماوەی سی چرکەیە کاتم تەواو بووە. من ئەو بابەتانی داوان ئەوەیە کە ئیلتیزامێکی بەرزیان هەیە ئەندامی حزبی شوعی چینی ئیلتیزامی زۆر بەرزی هەیە احترامی هەیئاتی حزبی ئەگەرێ بە کەیفی خۆی تەسەڕوف ناکە بە چوارچەوەی دیسپلینێکی هۆشمەندانە بیرەکاتەوە. دکتۆر کاوە مححمود جێگری سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی شوعی کوردستان زۆر سپاس بۆ ماوەی لەگەڵم بووی ماندوم کردی سەر چاوان شاین نییە. بینەران هاتینا کۆتاییان بەم گفتوگوۆیە تایبەتە لەگەڵ جێگری سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی شوعی کوردستان کە لەبارەی دوایین سەردان و پەیوەندیەکانی حزبی شوعی کوردستان و لەگەڵ بەیاوەری ژمارەیەک لە حزبە شوعیەکانی ناوچەکە وڵاتانی عەرەبی بۆ وڵاتی چین بوو لەسەر بانگێشتی حزبی شوعی چین گفتوگۆمان لەبارەی ئەم سەردانە و ئەزمون و دۆخی ناوچەکە کرد تا گفتوگویەکی تایبەتی تر کاتێکی خۆش بۆ هەمولایەک سوپاس بۆ ئەو کارانە.